سڵاوتان لەبێت تۆم کاتتان باش. دۆسی ئەم جارەمان لەبارەی هێزی پێشمەرگەیە. هێزی پێشمەرگە هەمیشە و لە هەموو قۆناغەکانی شۆڕشی کوردستاندا ئامرازی سەرەکی و بنچینەی شەڕی ناوخۆ بووە. شەڕ لە هەموو کات و شوێنێکدا بە هێزی چەکدار دەکرێت و لە کوردستانیش بە هێزی پێشمەرگە. هەر کاتێک هێزە کوردەکان باسی ئاشتی و یەکڕیزی و تەباییان کرد بێت، یەکخستنی هێزی چەکداریان کردوتە خاڵی سەرەکی. هەمووشیان هەوڵیان داوە کە هەندێک خاڵی لاوەکی جێبەجێ بکەن و خۆیان لە خاڵە سەرەکیەکە بدزنەوە کە یەکخستنی هێزی پێشمەرگە بووە. هێزە سەربازیە سەرەکیەکان لە هەرێمی کوردستان بەسەر هەریەک لە یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستاندا دابەش بوون. ئەوانیش کردویانن بە یەکەکانی 1970 کە هەر یەکەیان خاوەنداریەتی یەکێک لەو دوو هێزە دەکات. بە درێژایی مێژووی 40 ساڵی ڕابردووی پارتی یەکێتی چەندین لێک تێگەیشتن و ڕێککەوتن و بڕیاری دوولایەنە هەبووە بۆ یەکگرتنی هێزی پێشمەرگە و کۆتایی هێنان بەبوونی دوو هێزی. بەڵام ئەوەی دەبینرێت نەک دوو هێزەکە یەک نەخراون، بەڵکو بوونەتە چەند هێزێک و هەر یەکەیان چەند لق و پۆپێکی دیکەی لێبووەتەوە. لەگەڵمان بن پێکەوە چاوێک دەگێڕین بەناو ئەو ڕێککەوتن و بڕیارانەی کە بۆ یەکخستنی هێزی پێشمەرگە دراون و تا ئەم ساتە هەمویان بێ ئەنجام ماونەتەوە. لە 7 نۆڤەمبەری 1986دا مام جەلال و ئیدریس بارزانی ڕێککەوتن لەسەر یەکخستنی هێزی پێشمەرگە و دروستکردنی سوپایەکی تۆکمە لە پێشمەرگەی هەردوولا. دواتر و لە بەرنامەی کاری بەرەی کوردستانیدا لە 3/5/1988 بڕیاری بە تەواوی یەکخستنی هێزی پێشمەرگە درا. لە بەرنامەی سەرجەم کابینەکانی حکوومەتی هەرێم لە هەولێر و سلێمانی و دواییش لە کابینەی هاوبەشدا باس لە یەکخستنەوەی هێزی پێشمەرگە کراوە و تاوەکو ئێستاش هەمان باس دەکرێت. پەرلەمانی کوردستان چەند جارێک باسی یەکگرتنی هێزی پێشمەرگەی کردووە، بەڵام وەک زۆر بڕیاری تری پەرلەمان تەنیا وەک بڕیار ماوەتەوە و جێبەجێ نەکراوە. بۆ نمونە بڕیاری ژمارە 19 لە 23 تەمووزی 2014 دوای دەستپێکردنی جەنگی دژ بە داعش کە تایبەت بوو بە یەکخستنی هێزی پێشمەرگەی کوردستان. لە بڕگەی چوارەمی بڕیارەکەی پەرلەمانجا هاتووە پێویستە لەسەر حکوومەتی هەرێم هەموو هێزەکانی پێشمەرگە لە ماوەی 6 مانگ لە دەرچوونی ئەم بڕیارەوە لە چوارچێوەی وەزارەتی پێشمەرگەدا وەک هێزێکی نیشتیمانی یەک بخات. بە تایبەتی یەکەکانی 70 و 80 هێزی پێشمەرگەی کوردستان کە دوو هێزن لە یەکێتی و پارتیەوە ئاراستە دەکرێن. هەر دەربارەی بڕیاری جێبەجێ نەکراوی یەکخستنی هێزی پێشمەرگە، سەرۆکی ئەو کاتەی هەرێمی کوردستان مەسعود بارزانی لە 14 کانونی یەکەمی 2014 حوت بڕیاری دەرکرد بە مەبەستی یەکخستنەوەی هێزی پێشمەرگەی کوردستان و ئەوانیش جێبەجێ نەکران. لە خاڵی چوارەمدا ئاماژە بەوە کراوە پێویستە هەرچی زووترە هێزی پێشمەرگەی کوردستان بە ڕێکوپێکی یەک بخرێتەوە بە شێوەیە کە نابێ حیزبایەتی تێدا بێت. لە خاڵی حوتەمی بڕیارەکەشدا ئەوە خراوەتە ڕوو هەر هێزێک لە دەرەوەی وەزارەت هەبێت بە نایاسایی دەژمێردرێت و کەس بۆی نییە هێزی تازە لە دەرەوەی وەزارەت دروست بکات. لە نیسانی 2017 جعفەر شێخ موستەفا فەرماندەی یەکەی هەفتە لە میانی بەشداریکردنی لە فستیڤاڵێکی عەشیرەتی مەردۆخی لە شارۆچکەی قەرەداغ ڕایگەیاند بەهۆی کێشەکانی کوردستان و قەیرانی دارایی تاوەکو ئێستا نەتوانراوە یەکەکانی 70 و 80 یەک بخرێن. ئەو فەرماندەیە ڕایگەیاند کە سەرەڕای کێشەکان بەرنامەیەکی بەهێز بۆ یەکگرتنەوەی هێزی پێشمەرگە دانراوە و هێزی پێشمەرگە یەک دەخرێتەوە و دەبێتە سوپای کوردستان. ساڵی 2017 هێزەکانی هاوپەیمانان پرۆژەیەکی چەند خاڵیان ئامادە کرد بە مەبەستی یەکخستن و ڕێکخستنی هێزەکانی پێشمەرگە و هەردوو هێزی دەسەڵاتداری چەک بەدەست ڕازیبوونی خۆیان بە بڕیار و پرۆژەکەی هاوپەیمانان دووپات کردەوە و
هیچ کامیان بە گوتەی خۆیان لاری نەبوو لە پرۆژەکە، بەڵام ئەوەی بینرا تاوەکو ئێستا دۆخەکە هەروەک خۆیەتی و پرۆژەکەش هیچ ئاسەوارێکی نەماوە. سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێم لە کارنامەی کابینەکەیدا ئاشکرای کرد کە یەکێک لە خاڵە گرنگ و جەوهەریەکانی کارنامەکەی بریتی دەبێت لە یەکخستنی هێزی پێشمەرگە و هەنگاوی یەکەم لە هێزەکانی 70 و 80 دەست پێ دەکەن. بەپێی ڕاگەیەندراوێکی سەرۆکایەتی هەرێمی کوردستان، نێچیروان بارزانی ڕۆژی دووشەممە 11 نۆڤەمبەری 2019 لەگەڵ فەرماندەی گشتی هێزی پێشمەرگە لەگەڵ وەزیری پێشمەرگە و فەرماندە سەربازیەکان کۆبووە و جەختی لە پرۆسەی چاکسازی لە وەزارەتی پێشمەرگە و ڕێخستنەوەی پێشمەرگە کردووە. بەردەوام و لەو ماوەیەدا بەرپرسانی باڵای حیزبی حکومی، ئەمینداری وەزارەتی پێشمەرگە و فەرماندە سەربازیەکان بانگەشەی هەوڵەکانی یەکخستنی هێزی پێشمەرگەیان کردووە و تاوەکو ئێستاش هیچ دیار نییە هاوپەیمانان هاوکاری هەمەجۆری هێزی پێشمەرگە دەکەن بە چەک و جبەخانە و مەشق و موچەی مانگانە و چەندین جۆر هاوکاری سەربازی و سیاسی تر. بەڵام ئەوەی کە خەڵکی کوردستان پێویستێتی و زۆر گرنگە و ئەوان نایکەن هەوڵدانی جددیە بۆ یەکگرتنی هێزی پێشمەرگەی کوردستان و ڕزگارکردنی ئەو پێکهاتە گرنگ و هەستیارەیە لە دەستی حیزب و شەخسی ناو حیزبەکان. چاودێران دەڵێن تا ئەم دوو هێزە سیاسیە ئەم دوو یەکە سەربازیان هەبێت ئاسۆی زیندە بە چاڵکردنی شەڕی ناوخۆ لە ئارادانیە و هەڵگیرسانی شەڕی کوردی لە ئاسمانی کوردستاندا بەڕوونی دەبینرێت، وەک ئەوەی لە چەند ساڵی ڕابردوودا ناو بەناو بینیومانە و گوێمان لێ بووە کە هەر یەکەیان بە هێزی پێشمەرگە هەڕەشەی لەوی تر کردووە و لێی نەسڵەمیوەتەوە لە نانەوەی ناکۆکی و نزیک بوون جارێکی تر شەڕی ناوخۆی براکوژی دروست بکەنەوە.